باز لە تایبەتمەندی کەسی نمونەیی و هەروەها ئەو کەسانێک کە توانیویانە بە شێوەیەکی باش لەناو کۆمەڵگا بم لە کەسێکی نمونەیی و ئەمەش بێکمان بەپێی ئەزمون و بەپێی کەسایەتی و بەپێی کۆمەڵگا و ژینگەکە گۆڕانکاری بەسرایە. با بزانین تا چەند لە کۆمەڵگای خۆمانە کەسی نمونەیی بوونی هەیە و چۆن سوود وەرگیرەوە لەو ئەزمونەی کە ئەو کەسانە پێیان تێپەڕیون و چۆن بتوانین ئەم کەسە نمونانە ڕێژەیان زیاتر بکەین لەناو کۆمەڵگایە، چونکە پێشکەوتنی زیاتر بەخۆیەوە بینێ کۆمەڵگا. گفتوگۆ لەسەرم بابەتەکەین بە میوانداری زۆر بەڕێز خات و تریفە جەلال وەکو ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. خاتون جا بەخێر بیت و بەیانی باش. زۆر زۆر بەخێر. سەرەتا با هەر لەوە دەست پێ بکەین مەبەستمان لە کەسی نمونەیی چییە؟ بەڵێ طبعاً کەسی نمونەیی ئەو کەسانن کە ئەتوانن زۆرترین سەرنجی کەسانی دەوروبەری خۆیان ڕابکێشن، یعنی بۆ نمونە لە هەر شوێنێ بێت، لە هەر کارێکا بێت، لە هەر مەجلیسێکا بێت سەرنجی دەوروبەرەکە ڕاکێشە بۆ خۆی، کەسایەتێکی جەذابیان هەیە. ئەمانە چۆنن؟ ئەمانە کۆمەڵێک خەسڵەتیانە کەوای کردو ئەم جەذابیەتیان هەبێ، ئەم سەرنج ڕاکێشیان هەبێ. بۆ نمونە لەو شتانی کەتیانە، بۆ نمونە کەسانێکن هەمیشە گرنگی بە کۆمەڵێک ئاکار و ڕۆشتی خۆیانێن، بەردەوامش لە بەرەو پێشچوونی ئەو ئاکار و ڕۆشتانی خۆیانن. ئەتوانین دابشانکەین بەسەر چەند شێوازێکە. بۆ نمونە لەلایەکەوە ئیحتیمام بە ئاکار و ڕۆشتێن، لەلایەک ئیحتیمامیان بە تەندروستی خۆیانێن، لەلایەک تر ئیحتیمامیان بە شکڵ و شێوە و دەرکەوتنەکانیان ئەیەن، لەلایەک ئیحتیمامیان بە شێوازی قسەکردن و تعبیرکردن لە ڕێی خۆیانێن. طبعاً ئەمانە هەمووی وای لێ کردووە ئەم هەموو خەسڵەتانی کەتیاتی وای لێ کردووە کە کەسێکی سەرنجڕاکێش و نمونەیی بێ لە هەر شوێنێکە کە هەبێت. باشە، کاتە ئەگەر بێت و کەسێک من بە کەسێکی نمونەیی دابنێم، مەرجە هەموو ئەو خسڵەتانە یاخود مەرجە ئەو شتانی کە لەو کەسەیە هەبوو بێ بە نمونە دەری خستبێ لەناو کۆمەڵگا و لە لای تاکەکان لە منی شابێ کە راسایم کردەوە، یاخود ئێمە گوێ بەچی ئەو کەسانە بین، چۆن بتوانین سوود لە ئەزمموی ئەو کەسانە بینیم بۆ جوانترکردن و باشترکردنی ژیانی خۆمان. بەڵێ طبعاً ئێمە کە ئەو کەسانە ئەبینین عادەتەن خۆمان معجبین پێیان، ینی حەزەکەین زیاتر لەگەڵیان دانیشین، حەزەکەین زیاتر بۆ نمونە شتی بزانین لەسەریان چۆن هەڵەسن، چۆن هەڵسوکەوتەکەن. طبعاً ئەم کەسایەتیانە کەسایەتیەکن بۆ نمونە زۆر ڕێز لە خودی خۆیان نەگرن، متمانێکی تەواویان بە خۆیان هەیە. طبعاً متمانە لە شکڵ و شێوەیانە دەرەکەوێت، لە شێوازی دانیشتنیانە دەرەکەوێت، لە شێوازی کار بەڕێوەبردنەکانیانە دەرەکەوێت. کاتێک ئەبینی متمانەیەکی باشی بەخۆی هەیە و بەردەوامیش لە هەوڵی بەرەو پێشبردننی خۆیەتی، ینی بۆ نمونە هەموو ڕۆژێکی جیاوازە لە ڕۆژەکانی پێشووی خۆی، ینی هەر ڕۆژێک کە تی ئەپەڕێ بەسەری ئەم هەوڵی فێربوونی شتێکی تازەتر ئەیە. بۆ نمونە گەر هەڵەیەکیشی کرد هەوڵی فێربوونیات لە شکستەکانی و بەردەوام فێرە بێ، ینی کەسانێک نین دانیشن تەنها خەفەت بخۆن لە ئەگەر شکستێکیان هێنا، ئەگەر بێتاقەتێکیان نەبوو دانیشن و تر خەفەت بخۆن و لۆمەی خۆیان بکەن، بەڵکو ئەماکە بە هەنگاوێک و بۆ بەرەو پێشبردننی خۆی. تەمەن ئەم کەسایەتیانە کەساتێکی زۆر بۆ مرتاحە ژی لە ژیانە، ڕازیە، ینی لە ناخە ڕازیبوونێکی هەیە کە ئەموالێکە بەختەوەریەکە. ینی بۆ نمونە ئەگەر شتێک بەدڵی خۆی نەبوو، ئەگەر شتێک ڕۆژێک هاتە پێشەوە، چکەمان ئەزانین لە ژیانە هەموو شتێک بەدڵی تۆ نییە، جاری وایە زۆر هەوڵەیە، زۆر تێئەکۆشی، زۆر مانۆبی، بەڵام شتێک ڕوبەڕووتە بێتەوە لەسەر و دەسەڵاتی خۆتەوەیە و بەدڵی تۆ نییە. بەڵام ئەمە ناچێت ئەمە بکات بە گرفتێکی گەورە بۆ خۆی و ژیان دەخۆی و دەوروبەرەکەی تاڵ بکە، بەڵکو ئەمە ینی وەکو شتێک ڕازیە بمە و هەوڵی زیاتریش هەیە. ینی زۆر شتەیە لە ژیانە پێویستەکە کە ئێمەی مرۆڤ قبوڵی کەین، قبوڵی کەین. جاری وایە نەخۆشیێکی کتوپەڕە، جاری وا هەیە کێشەیەکی کتوپەڕە کە ڕوبەڕوومانە بێتەوە، قبوڵی کە تەبیعی سێری کە و بەڵام ئیتر دوای ئەوە هەوڵی بەرەو پێشبردن بە. بۆی ئەمەوە کات ڕەزامەندێکی زۆر بە مرۆڤە بەخشێت، یعنی هەستەکەی مرتاحی لە ژیانە ئەگەر بەم شێوەیە بی. بەڵام ئەگەر قبوڵی ناکەیت چی ئەەکەیت؟ ئێستا بۆ نمونە جاری وا کتوپڕ ڕوبەڕووی نەخۆشیەکە بیتەوە، قبوڵی ناکەیت چیەکەی؟ دانیشی خەفەتە خۆی، وەرەی خۆت دائەبەزێنی، معنەویاتت دائەبەزێ، وات لێت ینی جاری وا هەر عیلاجیش وەرناگری، بۆ چکە تۆ خەفەتەکە لە نەختایە و ڕەدی ئەو شتە ئەەکەیتەوە. بەڵام ئێگەر قبوڵت کردووەکو بەشێک لە خۆت سیرت کرد و ڕازی بوویت و هەوڵی چارەسەری شەدیا و هەوڵی بەرەو پێشبردنت بە، ئەمەوە لێکە مرتاحیەکت پێ بەخشێ لە ژیانە، هەست بە ئاسوودەیەکی ناخەکەی. طبعاً ئێستا زۆر مرۆڤ ئەگەڕێ بەدوای ئاسوودەیی ناخیە، واستەکە لە شتەکانی دەوروبەریا دەسەکەی، بەس نەزانن لە ناخی خۆیەتی، یعنی تۆ گەر ڕازی بیت و متمانێکی تەواوت بە خۆت هەبێ و قەدر و ڕێزی خۆت بزانی، ئەمەوە لێکە سەرنجڕاکێشتر دەربکەوی، ئەمەوە لێکە خەڵکانێکی تر معجب بن پێت. یعنی زۆر جار ئەپرسی باشە ئەم ئاسوودەیەی لەکوێوە هێناوە ئەوە مرتاحە لە ناخە. ئەمەوە لێکە کاردانەوە ینی ڕنگدانەوەی بێ لە تەواوی ژیانە و کاردانەوەشی بۆ شتەکانی دەوروبەر شێوازێکی جیاوازترە.
یعنی سەر کەسێک کە نمونەیی بێ هەستەکەی هەموو شتێکی جیاوازترە لە کەسێکی تر هەر کارێکی کە بە جوانترین شێوە ئەیکا بیر و بۆچوونێک کە دەری ئەبڕێ بە جوانترین شێوە دەری ئەبڕێ ڕێزگرتنی بۆ کەسەکانی دەوروبەری شێوازێکی زۆر جوان ڕێزت لێگرێ یعنی زۆر جار کاتێک ئێمە مامەڵە لەگەڵم کەسانە ئەەکەین هەستەکەی بە شێوازێ ڕێزت لێگرێ بە شێوازێ مامەڵەت لەگەڵاکە کە قەدر و ڕێزت پێبەخشێ ئەمە لێکە تۆ زیاتر معجەبی زۆر باشە زیاتر خات و تریفە زۆر کات ئێمە ئەو کەسە نمونەیانە هەر لە مناڵیەوە لە ڕەفتار و ئەو بەڕێز داماژە پێ هەڵسوکەوت و مامەڵەکردنیە تیا دەرئەکەوێت تا چەند گرنگە چۆن کۆمەڵگا پێشکەوتەکان ئەم کەسانە ڕاستەوخۆ هەموو دەرگاکانی بۆکەنەوە هەم لە خێزانەوە هەم لە سیستەمی خوێندنەوە هەم لە لایەنی کۆمەڵایەتیەوە تاوەکو ئەم کەسە زیاتر هاندان بێ بۆی کە زیاتر لە داهاتووە کۆمەڵگا سوودی لێ بینێ ئێمە لای خۆمان تا چەند گرنگی بەم بابەتایی لێ خۆمان هێشتا نەگەیشتێتە ئەو ڕادەیە کە زۆر دڵخۆش بین بۆی کە کەسێک بەم شێوازە بێت هەموو دەوروبەرەکەی احتیمامی پێبا و گرنگی پێبا و بەرەو پێشی بەرە زۆر جار لەوانەیە کەسێک لەگەڵ یا بێ پێی ناخۆش بە کە ئەم بەم شێوەیە سەرنج ڕاکێشە ینی زۆر جار حەسوودیە کە دەوروبەرەکەی پێیەبەن یاخود ڕێگریەکان کە بۆی دروستەکەن ناڵن بەرەو پێشی بەرن ئەمەش واکات کە تۆزێک دەوروبەر هەستەکات کە ئەگەر تۆزە بەرەو پێش ڕۆشتی ئەگەر تۆزێک کۆمەڵک خەسڵەتە تیا بوو کۆمەڵک ئاکارە تیا بوو کە جیاواز بوو لەوانی تر دەوروبەر ڕێگریت بۆ دروستکەن هێڵن بەرەو پێش بڕۆی یعنی من زۆر جار ئەم کێشانەمان بیستۆ بینیمانە کە کەسێک زۆر سەرکەوتۆ لە کارەکەیە دەوروبەرەکەی لە ترسی خۆیان کێشەی بۆ دروستەکەن گرفتی بۆ دروستەکەن ناڵن زیاتر سەرکەوتو بێ ناڵن زیاتر دەرکەوتو بێ کەوکو بە ڕێزت باسەکرد لە وڵاتان ئەمە هەموو دەرگاکانی بۆ ئەکەنەوە زیاتر بەرەو پێشێبن بۆی ئومێدەوارم کە ئێمەش لێرەیە بگەینە ئەو ڕادەی کە بتوانین قەدر و ڕێزی ئەم کەسانە بزانین و زیاتر دەرگیان بۆ وڵاکین بۆ بەرەو پێش چوون چکە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بۆیە ئێستا بینیت کە زۆر کەس لەوانە یعنی سام دایک و باوکم بینی و ئەڵێ مناڵەکەم کۆمەڵی خەسڵەتی زۆر جیاواز و زۆر باشی تایە جاروای بیرکردنەوەی داهێنانکاری تایە کۆمەڵک شتێکا کە پێشتر نەکراوە کەسێکی نمونەییە بۆیە پەنابە بۆ سنتەرەکان بۆ ڕێکخراوەکان ئەڵێ بشکم لای ئێوە بۆ نمونە کۆمەڵێک گرنگی پێبەن و کۆمەڵ احتیماماتی پێبەن و توانەکانی زیاتر بەرەو پێش بەرن بۆ چکە سیرەکە لەو ژینگەی خۆیە ئەمە بەرەو پێش ناچێت بگرە ڕێگری و حەسوودیشی بۆ دروستە بێ بۆی زۆر جار ڕێکخراوەکانە ئەو شوێنانی کە پەرە بە تواناکانیان شوێنێکی زۆر زۆر باشن بۆ ئەوی کە ئەمانە زیاتر دەرگاکانیان بۆ بکەنەوە بەرەو پێشی بەرن بۆیە هیوادارم کە زۆر ئەمە لە ناو هەرمی کوردستانە جێبەجێ بێ و وەک وڵاتان زۆر دەرگا بکەینەوە بۆ ئەو کەسانی کە خاوەنی ئەم خەسڵەتانن بۆی زیاتر بەرەو پێشیان بەرین و کەسانێکی نمونەیی بن زۆر باشە لە کاتێکا تۆ کە هەستەکەی کەسێکی نمونەیی لەلای تۆ بۆ نمونەیەکی بە پاڵەوانی ژیانی خۆت چەندە گرنگە کابینی ئەو کەسە گەیشتۆتە پلەیە کە تۆش ئاواتەخوازی بە هەمان شێوازی ئەو بیت بۆ نمونە چەندە گرنگە لەو کاتانە تاقە و توانای خۆشت لەبیر نەکرد بێ ڕەنگە ئەو بە شێوازێک کاری کرد بێ بە شێوازێک بوو بێت لە ژیانە کە ڕەنگە تۆ ئەگەر خاڵە بێز و لاوازەکانی خۆت لێک بیتەوە ناڵم پێیناگە ڕەنگە بە ئەستەم بگەیت بۆ هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی زۆری بێت چەندە گرنگە ڕاچای ئەم بابەتانە بکەین لەو کاتانەیە طبعا ئمە لە کەسایەتیەکانە هەر کەسایەتیەکمان تایبەتمەندی خۆی هەیە ئێستا کەسایەتی بە ڕێزی تایبەتمەندیەکەت هەیە جیاوازە لە کەسایەتی بۆ نمونە کەسێکی تریا بۆ نمونە لە کەسایەتی من هەرێکەمان و تایبەتمەندیەکی هەیە کە پێیجێ ئەکرێتەوە لە کەسانی تر ئەگەر بێت و هەرێکەمان ئیش لەسەر ئەم تایبەتمەندی خۆمان بکەین و بەرەو پێشی بەرین زۆر بەرەو پێشەڕوە بەڵام زۆر جار لاساییکردنەوەی کەسانی تر واکات تایبەتمەندیەکانی خۆمان لە بیرەکەین بۆیە ئێمە لە مەسەلەی لاساییکردنەوەیە بە هیچ شێوەیەک تۆ بەرەو پێش نابا لاساییکردنەوە بەڵام چی بکەین لێرەیە تۆ کەسێک زۆر معجەبی پێ زۆر صفاتی زۆر جوانی هەیە ئەمە ئەیکی بە پێشەنگێکی خۆت بەس دەقاودەق لاسایی ناکەیت ئەیکی بە پێشەنگێکی خۆت بەڵام ئەو تایبەتمەندیانە چییە کە لە تۆیە هەیە تۆ شەکە بە پێشەنگێکی تر ئەمە زۆر زۆر گرنگە لێرە ئێمە شتێکمانەی پێوترێن نەمزەجە یعنی چی ینی بۆ نمونە نمونەیەکت هەیە لە بەرچاوت زۆر معجەبی پێی بەڵام لە هەمان کاتە کەسێکی تریش هەیە لە بوارێکی ترا زۆر معجەبی پێی یەک کەس نییە بۆ نمونە کەسێک لەم لا کەسێکی تر لەولا کەسێکی تر لە وڵاتێکی تر تۆ هەمویان معجەبی پێیان بە مجموعەی کەس دیاریت کردووە لای خۆت هیچ چیەکەیت کامیان صفاتێکی تایە کە لە تۆ نزیکە لە تایبەتمەندیەکانی تۆ نزیکە بەس تەنها ئەوەی وەرەگریت لە کەسێکی ترۆ شتێکی تر وەرەگریت کە لە تۆ نزیکە لە کەسێکی ترۆ شتێکی تر وەرەگری ئەمە نەمزەجەی پێوترێ مەکسێکی پێوترێ لە هەر یەکە شتێک فێرە بن بەڵام لە کۆتاییە لە دوجار چیەکەم دوجار تایبەتمەندیەکانی خۆم زاڵەکەم بەسەر ئەم شێوازانەیە و ئیسپادەی لێ ئەەکەم و خۆمی پێ بەرەو پێشە بم ئەو کاتە سێرەکەی کەسایەتیەکت ئەبێت زۆر جیاوازە بێت
هەم سەرکەوتن بەدەستهێنی هەم کەساتی خۆشت احتیفاز پێ کردووە پارێزگاری لە کەساتی خۆت کردووە لە تایبەتمەندیەکانی خۆت کردووە و شتێکی نوێ دروست کردووە کە زۆر جیاوازی لەوانی تر یعنی و کاتە لاساییکردنەوەت پێوە دیار نییە بەڵکو ئەو کاتە شەوازێکت پێوە دیارە کە چۆن سوودە دووەرگرتووە لە هەریەکە لەوانە بۆیە یعنی ئێمە زۆر جار گەنجان ئێمە نسیحەتیانەکەین بەوەی ئامۆژگاریانەکەین ژیانی کەسە سەرکەوتوەکان زۆر بخوێنەوە زۆر فێر بن لێوەی بەڵام کاتێک کە ژیانی کەسە سەرکەوتوەکان نەخوێنەوە دەقاودەق نییە لاسایی کاتەوە بەڵکو ئەو تایبەتمەندیانی لێوەربگرێت کەواکە ئەمیش بەرەو پێش بڕوات ئەمیش سەرکەوتوو بکات کە مە خاڵێکی زۆر زۆر گرنگە گەرێک هەرێکە لێمە ئەمە بکەین تەسەورەکەم زۆر بەرەو پێش بڕۆین و ڕەنگە دۆزینەوەی ئەو تایبەتمەندی و ئەو خاڵەش پێوەری خۆی هەبێت بەدڵنیاییت ئەو پێوەرانە بدۆزیتەوە ئەو بنەمایانە بدۆزیتەوە کە ئەو کەسی پێ سەرکەوتووە دواتر کاری لەسەرکەی بۆ خودی خۆت ڕەنگەوەش پێویستی بە ڕاوێژکردن کەسانی وەکو بەڕێزیشتان طبعاً بە شێوازی ڕاهێنان بە شێوازی ڕاوێژکردن بە شێوازی ئەوەی ئیشکردنی بەردەوام لەسەر تواناکانت ئەمە زۆرە بێت طبعاً توانەکانی مرۆڤ چۆنە تۆ هەتاوەکو ئامانجێکی گەورە بە خۆت دابنێت توانەکانت دەرناکەوێت ئەیسە تۆ بۆ نمونە ئامانجێکی سادە و ساکارت هەیە کە ڕۆژانە بێتە سەر کارەکەت و ئیشەکەی خۆت بکەیت و بڕۆیتەوە ئەمە کەمترین توانای خۆت بۆ بەکارهێنی لەوانەیە هەر دۆزە لە توانەکانت بڵین لە سادەی توانەکانت بەکاربێنی بەسێتی بۆ ئەم ئیشە کە تۆ بتێوە ئیشێکی سادەوە بڕۆی بەڵام ئەگەر بتەوێت زۆر بڵین نمونەیی بی لە ئیشەکەتە ئامانجەکەت زۆر گەورەتر بێلەوە لەسەر ئاستی کوردستان ببی بە ڕقم لەسەر ئاستی عێراق ببی بە ڕقمێکی گەورە ئەمە چێ بێت ئەمە توانەکانی خۆتی زیاتر بۆ بەگەڕەخەی ئەو کاتەوە لێ زۆر زووتر هەڵەسی لەخەو زیاتر هەوڵی خۆتی زیاتر احتیمام بە تەندروستی خۆتی احتیمام بە شکوشەوەی خۆتی احتیمام بە ئیشەکانی خۆتی زیاتر گرنگی بە خوێندنەوەی زیاتر گرنگی بەوای کە بگەڕێ بە دوای زانیاری ئەم بکەی بۆ چکە ئامانجەکەت گەورەتر بوو طبعاً کە ئامانجەکەت گەورەتر بێت توانەکانت زیاتر خەیتە گەڕ بەڵێ ئەمەش یەکێکە لەو شتانی کە توانەکانت دەرەکەوێت بۆ زۆر باشە با باسی خاڵێکی زۆر گرنگیشکەین بە تایبەتیەوەی کە تۆ ئاماژەی پێی ڕاستەوخۆ من لاسایی کەسێکی سەرکەوتوو نەکەمەوە بەڵام سوود وەربگرم لە بابەتەکەی بەڵام زۆر جار سوود وەرگرتن لە بابەتەکەی کۆمەڵە ڕێگر هەیە لێرەیە ڕێگرەکان پەیوەندی بە ژینکە و بە دابوونەریتی کۆمەلگاوە هەیە ینی زۆر کەسەیە لەوانەیە بە خانمێک بە نمونە بێنینەوە تەلەبەیەکی زانکۆیە لە زانکۆ کارنامەی دەرچی وەرگرتووە دانەمەزراوە بەڵام ئەوێ کارێ بکات ئەم خانمە ناتوانێت بیکات یعنی بۆی بێتە کەسێکی نمونەی لەو کارەیە ئەمانە تاچن لە کۆمەلگای ئێمە ڕێگرن لە بەردەم کارەکان و حەزەکان و خولیاکانی ئێمە تا ببینە کەسێکی نمونەی و کەسێکی باڵا لە کۆمەلگا طبعاً بەدڵنیایی و ڕێگر هەیە یعنی ئێمە کاتی هەرمانی هەر ئیشە بکەین ڕێگر دروستە بێ بە تایبەتی ڕێگرە کۆمەڵایەتیەکان یا ئەو ژینگەی کەتیایەژی ئەمەیەکە لەو شتانی کە زۆر ڕێگر بە تایبەتی بۆ خانمان دروست دەکات یعنی مە زۆر کەس هاتووەتە لامان توانای هەیە کۆمەڵک شتی زۆر باشی هەیە کەسێکیشی کردو پێشنگ بۆ خۆی ئەوێ بەرەو ئەو شەوازە بڕوا کە دایناو لە خولەی خۆیان دایناو خەونی پێوا بینێ بەس سیرەکەی ڕێگرەکانی ماڵەوەیان بە تایبەتی خێزان بە تایبەتی خزم کە سوکار بە تایبەتی ئەو ژینگەی تیاژی زۆر ڕێگری بۆ دروستەکەن بۆیە زۆر جار کۆڵمەدان کە ئەبێ بە یەکێک لەو شتانی کە ئەو کەسایەتیانە ئەو کەسانی کە بەتایبەتی ئامانجەکانیان قورسە بەدیهێنانی ئەبێ یەکێک لەو سیفاتانیان تیا بکەویش کۆڵمەدەر بێت کەسێکی زۆر کۆڵمەدەر بێت بۆیە ئەبینین کە نمونەمان هەیە حتا لەسەر ئاستی جیهانیش نمونەمان هەیە ئەو کەسانی کە لە قورسترین زروفا بوون لە ژینگەیەکی زۆر ناخۆشا بوون بەڵام بۆی کە کۆڵمەدەر بوون توانیوانە هەر شتێ بکەن توانیوانە هەر ناوێکیان هەبێت توانیوانە کە هەر شتێکیان هەبێت کە ئێستا شەنپەنجیان دیار بێت بۆیە ئەگەر کۆڵمەدەر نەبن ئەو کەسانە بەڕاستی زوو پاشەکشێکەن و ئەگەڕێنەوە دواوە بۆی بۆ ئەمانە کۆڵمەدەری زۆر پێویستەوە متمانیان بە تاوی توانەکانی خۆیان هەبێت زۆر باشە دەستە خۆش بەخات و تریفە سپاس بۆ تاوی زانیاریەکانت جوان کردی بەخێر بەسەر چاوان